لا هەرکوێکەن و بینەری زوو من ئەم کاتان باش ئەوەی لە دوایی کەوتنی دیمەشق کورد چاوەڕوانی بوو پێم وابێت پێدە و ئەنەکەسە بە تەواوەتی لێ نزیک بوونەتەوە تەنها لەوە چه یەک هەنگاوی مابێ ئەویژەوەیە قەڵەم بگرنە دەست و واژۆی ڕێکەوتنەکە بکەن ئەگەر نا هەموو شتێکی دیکە لەبارەی ڕێکەوتنی پێدە و ئەنەکەسە تەواو بووە دیارە لە چوارچەوەی ڕێکەوتنەکەیە ئەوەی هاتوۆتە دەرەوە یان ئاشکرا بووە کۆمەڵێک پرسی دیاریکراوی داواکاریەکانی کورد لە دیمەشق شوێن کراونەتەوە جێکراونەتەوە سیستمە سیاسیەکەی باوڵەی سووریا لەم و دوابێت چۆن بێ شێوازی بوونی ئیداری ئەوەی کە کورداوایەکە چی بێ بە دڵنیاییەوە ویستی لامەرکەزیە و کۆمەڵێک پرسی دیکەش تایبەت بە مافی با بڵێن کورد وە پێکاتەکانی دیکەش هەن بە دڵنیاییەوە دەمێک بوو هەمووان چاوەڕێ ئەوە بوون هەردوو لە بگەنە ئەم ڕێکەوتنە ئێستا گەیشتبوون ئەمریکیەکان و فەڕەنسیەکانیش با بڵێن هەوڵیان ناوە بۆ گەیشتن بەم ڕێکەوتنە بە دڵنیاییەوە دەکرێت هەرێمی کوردستانیش لەو نێوەندەیە ڕۆڵی بینی بێ بە تایبەت بۆ ئەو لایەنەی کە نزیکترن لە پارتی دیموکراتی کوردستانەوە ئەنەکەسە مەزلوم عەبدی خۆیشی بە دڵنیاییەوە هەوڵی نزیکردنەوەی هەردوو لایەنەکەی داوە و پێدەچێ هەم مەسعود بارزانی هەم مەزلوم عەبدی بە گوێرە و زانیاریانی هاتوونەتە دەرێت چاودێری با بڵێن ڕێکەوتنەکە ئەکەن من ئەم شەو ئەم پرسە گرنگە بە دڵنیاییەوە تاوتویەکەم دوو میوان مەبێ جەدان عەلی سەرۆکی نوێنەراتی ئەنەکەسەیە لە هەرێمی کوردستان بە ڕێزیان لە هەولێرەوە میوانی زوو من کاک جەدان سڵاوت لێ بێوادارم زۆر باشبی بەخێر بێ بۆ زووم لەگەڵ تۆ گفتوگۆ دەست پێ یەکەم ڕێزت هەیە بەڵام کەمێکی دیکەش کەی دەرفەت هەبوو بە دڵنیاییەوە هەڤاڵ ساڵح موسلم ئەندامی کۆنسیا و سەرۆکاتی پێدە ئەویش دێتە ناو گفتوگۆکەوە وردەکاریەکانی ڕێکەوتنەکە و پرسەکانی دیکەی تایبەت بە ڕۆژاوای کوردستان و سووریا تاوتوێەکەین هەڤاڵ جەدان دووبارە سڵاوت لێبێ سوپاس دەکەم بۆ ئەم دەرفەتە تەواو بڵێن پیرۆزە ڕێکەوتنی نێوان پێدە و ئەنەکەسە بەڵێ ئێمە لەگۆر دیتنامە و خوێندنامە و کۆمجڤینا گۆچێ بووی مە لەسەر هەموو خالا لە هەفکریە مایە بەس ڕاگەهاندن حتا برادەرێ مەیە پەیادێژ هەڤالبەندێ خۆڕە بێژن شێورا خۆشی بوا بکەن گەرەکە ڕۆژەکە نێزیک دەستنیشان و دیار ببێ ئەم مزگینیە بگهێنە ملەتێ خوا و خەلکێ خوا و هەر دلسۆزەکی ملەتێ کورد و دۆزا کوردی جا من بیرم یەت ڕاستیەکەی هەر گفتوگۆم لەگەڵ بەڕێستان ناکرد وتم دڵنیام لەوەی ئیرادە کوردستانیەکە ئیرادە کوردیەکە سەرەکەوێەوە بەم نزیکانەش هەر ڕێکەوتنەکە بینین کەواتە منیش پیرۆزبایی لە کورد لە ڕۆژاوای کوردستانەکەم بە دڵنیاییەوە جا پێم بڵێ ئەگەر شتێکی دیاریکرا و هاتوۆتە دەرەوەیان ئەکرێ باس بکرێ لەباری ڕێکەوتنەکەەوە پێم بڵێ چی تایە ئەم ڕێکەوتنە ینی با بە پرسە گرنگەکان دەست پێ بکەین پرسە سەرێکیەکان دەست پێ بکەین بۆ کورد چی داوا کراوە تشتێ بەێ ئێمە ئەم ناڤەڕۆکاوی و هورگولیە وێنا بهێڤە هەڤالێ ما سەرکردێ ئەنجومانە کوردی و براین پەیادێ حتانی ڕۆژێکێ دەستنیشان بکەن ئەوێ ڕابگهێنن ناڤەڕۆکا وێنا چییە بەس تشتا جهێ دڵخۆشیەیە و تشتێ سینۆرێک و ئەم دزانن کاغەتە کوردی تایبەتە بدۆز و داخوازێ کورد و نەڕینێ کورد لە سووریا پێشەڕۆژە سووریا ئانها پشتی گوهارتنا ڕێجێما بەشار ئا دەست بخوین و ئا قڕێژ و زۆر ئەزیەت و تعدە گەهاندە ملەتێ سووری بتەڤایی و تایبەتژی ملەتێ کورد پشتی ژێ خلاص بوون پاش زێدەی نیف قڕنی هەشتێ ئۆکتۆبەرێ ئەم ژێ خلاص بوون ئانها
ئەم دەبێژن کورد نێزیکی هەبوونا لەسەر کاغەتە کوردی شێوەیە حکومڕانیە di سووریادا bi çi rengî bê cihê dirrehetiyê elcemma û doza Kurd çawa çareser dibe di Sûriya de. Ev di xalê serekene hûrgulî nav wa de ne em niha ne ji bo yî gotinê ne hetanî hevalê me ê serkirdê û heya destaya serokatiya Encumena Kurdî دەی بەخوا من وازی لێ نایانم هەڤاڵ جەدعان من ناڵێم وردەکاریەکانم پێ بڵێ بەڵام دڵنیا بە وازی لێ ناهێنم هەندێک خاڵی سەرەکیم ئەوێ هەندێک خاڵی سەرەکیمەوە بەڕاستی و ناشبێ بێدڵیوان بکەی لەبارەی فۆرمە سیاسیەکە یان فۆرمی سیستمی حکومڕانی بۆ دیمەشق چی و بۆ ڕۆژاوای کوردستان داوای چیتان کردووە ئێمە تشتا ئەم دبینن بۆ سووریا بتەڤایی و بۆ پێکهاتیە سووری حەمد دڕەحەتیکێ و یعنی ببینن خۆ ببینن خۆدانێ سووریا بتەڤایی هەر پێکهاتیکەک دەبێت جهێ خۆت سووریا دەبینێ ئەم ژی وەکە کورد دەبێت جهێ خۆت سووریا دەببینن ئەم دبینن شێوەیە حکومڕانیە گەرەکە فێدرالی بێ هەگەر شێوەیە فێدرالی بێ ئەبێ بهتر جهێ دڕەحەتیە بێ الجەمە ئەم قەت دەستهلاتەکە ناڤەندی تشبیهی ئانجی کۆپیکیش بەشار و حافظ ئەسد برای باوی وینا ئەم هیچ ملەتێ سووری بتەڤایی بە ئەغلەبیە خوا بە پڕانیە خوا قبول ناکێ تشتا باش ئەم وەکە کورد ببینن هەگە شێوەیە حکم فێدرالی بێ وێ باشتر بێ وێ بهتر جهێ دڕەحەتیە بێ الجەمە ئەv ئاب گشتیان نیشتیمانی ئەم وەکە کورد دەبێ ناسنامە کوردی وەرێ ناسکردن هەویە ناسنامە کوردیە بە ڕەنگێ خوا بە زمانێ خوا بە کۆلتۆرێ خوا بە دیرۆکە خوا لەسەر خاکە خۆیە ئاعتیراف پێ ببێ دەستوریەن تەسبیت ببێ وی وەختی وێ جهێ دڕەحەتیە بێ لە سووریا بتەڤایی و هەر کوردەک لە کو دەرێ بێ وێ جێ شانازیە بێ و جێ دڕەحەتیە بێ خۆ ببینێ خودانێ سووریا و هەوبەش و شریکێ سووریا ئان نو گۆوەرێ دامەزراندن هێڤیامە ئەوە گۆ ئەمکاربن vê pêk bênin di Sûriya nû de Sûriyak nû tê damezrandin destûreke nû tê nivîsandin divê Kurd tê de mafê wa parastî bê û cîbcîkirî bê û nivîsandî bê pesendkirî bê heta ji eglebê milletê Sûrî hetanî got em karibin Sûriyak nû bi hevra ava bikin û em waz lê bênin ezabat û merasîm û عنصرiyet û şovîniyet û tefrîqa عنصriya got ji bi derheqa Kurda de dihat û nasnama wan nedihate naskirin em waz lê bênin ji wê xilas bibin û kesê got eziyet dîtine ji destûr û nîzamê desthilatê Sûrî gereke teعwîd bibin û mafê wa li wa vegerê ji bedêla got piştguh bibin an jî kesek wa nas neke nebîne باش هەڤاڵ جەدعان باسی فیدرالیت کرد بەڵام ئەو سەرچاوانەی کە با بڵین هەندێک لە سەرچاوەکانی ڕۆژاوای کوردستان پرسی ڕێکەوتنەکەیان باس کردووە دەڵێن لامەرکەزی نامەرکەزی جیاوازیەکەی ئەتوانی پێم بڵێ بە دیاریکراوی لە ڕێکەوتنەکە باسی چی کراوە نامەرکەزی یان فیدرالی فیدرالیە ئەبە نەناڤەندی ئەو برادرێ مەیە گۆتخوازن کۆنگرێکی نیشتیمانی ئانجی کوردی لە دارخن لە قامشلۆ کاغەتاوە دەبێژن تێدا هاتیە نەناڤەندی حکومڕانیەت سووریا دەتخوازن ئەمە و برادرێ مەیە پەیەدێ فێدرالیە و ئەم دبینن شێوەیە فێدرالیە باشتر و چێترە باش لە ڕێکەوتنەکەی کە قەرارە لە نێوان ئێوە و پێیەنەکە یان پێیە دەبا بڵین واژوو بکرێ کامیان شوێنەکەنەوە کامیان شوێنی بۆتەوە فیدرالی یان لامەرکەزی فێدرالیە گرنگە ئەوە باشمە و پەیەدێدا فێدرالیە هەر زۆر باشە جا شتێک هەیە ئەڵێن گوای ڕێکەوتنەکەی نێوان دیمەشک و با بڵێن هەسەدە بووە بە بەشێک لە بناغی ئەم ڕێکەوتنەی نێوان پێدە و ئەنە کەسە
وایە ڕێکەوتنەکەی دیمەشق ئەوەی هەسەدە کردوێتی بووە بە بەشێک لە بناغی ئەم ڕێکەوتنەی نێوان ئێوە و پەیەدە؟ ناوەڵا ئەم ناخوازن ئەم وەک ئەنجومانە کوردی ناخوازن ببێ بناغا لیژبەرگۆ بانێوێ ئانجی سەقفێوێ گەلێکی نمزە کێمە گوتیە المجتمع الکوردی و گوتیە مافێوی پاراستی بێ دەستوریەن ئەو گوتنە مافێوی پاراستی بێ دەستوریەن زۆر فراوەیە و زۆر کەس بێ دەستنیشانکریە و بێگۆ خاڵێ تێدا سەرەکە چنە نەدیارە ئەو ڕێکەفتنە دناو قەسەدێ و سەرۆکی ئانجی سەرۆکێ قەسەدێ و سەرۆکێ سووریا و ئەمزە بوویە دبێژن هەشت خاڵێ سەرەکەیە ئێمە مەعتیبار دەکەن ئەو ڕێکەفتنەکە لەشکەریە چەکداریە لەشکەریە چارەسەریە لەشکەری بچڕەنگی دەبێ چارەسەریە سیاسی بهێڤیا ڕێکەفتنە ئەنە کەسێ ئەنجومانە کوردی و پەیەدێ و ئارێکردنە هەموو هێزên سیاسیە کوردی لە کوردستانە سووریا لەسەر ببێ کاغەتەکە کوردی ئەو چارەسەریە سیاسی دووردەیە ئەڤاگۆ ڕێکەفتن دناو بتەوقیع بەرێز مەزلوم عەبدێ و سەرۆکێ سووریای نو ڤەگۆهێز ئانجی ئینتیقالی کاتی ئەڤایە بڕاستی نەگەلێکی ji bo mafê Kurd dirist e em tişt nedît xwazin wê dirêkeftina me û peyedê de diyar bibe û destnîşan bibe. باشە من پێم خۆش بوو باست لەلایەنە سەربازیەکە کرد و ئەشڵەی ئەم ڕێکەوتنەی ئەوەی هەسەدە و دیمەشق زیاتر وەکو ڕێکەوتنێکی سەربازیەی بینین دیوە سەربازیەکەی ڕێکەوتنەکەی هەسەدە و دیمەشقتان پێ باشە ئەمە یەک دوو لە ڕێکەوتنەکەی نێوان پێدە و ئەنە کەسەیە باسێکی پرسە سەربازیەکان کراوە یان نا؟ هیچ دناو ڕێکەفتنە ئەنجومانە نیشتیمانیە کوردی و پەیەدێدا مەسەلێ سەربازی هیچ ئیشێمە پێ نینە ئەم چارەسەریە سیاسی بۆ دۆزا کوردی اتفاق لەسەر کریە بچی شێوەی گەرەکە چارەسەر ببێ مەسەلەی سەربازی عایدێ قەسەدێنە عایدێ پەیەدێنە لە حالێ خوا بجهێ بدیمەشقێرە ئەم وەک ئەم بێژن دەسەلاتە شامێرە گەنگەشێ و دانوستاندنێ لەسەر دکن ئێمە ئەم نەعەلاقەتدارن پەیوەندیان مە و ئەنجی تێکلاییە مە مەسەلەی لەشکەری و چەکداری سەربازی بە ئالیە قەسەدێ و پەیەدێرە نینن وەک ئەنجومانە نیشتیمانیە کوردی بچ ڕەنگی بچی شێوەی ئەو دبینن مناسب ئامهم لە جەممە شەڕ نەمێنێ و کوشتن نەمێنێ و گەف و تەهدید لەسەر هەرێمێن کوردی نەمێنن بچی شێوەی بی ئەم دبینن مناسب و باش زۆر باشە ئەی چی لەبارەی تەبەن ئەو بەشەی ڕێکەوتنەکەی بابوڵێنێ پێدە و ئەنە کەسە مەبەستمە کە ئەڵێم سەربازی مەبەستم بۆ نمونە هێزەکانی ڕۆژە ئایندەی هێزەکانی ڕۆژ بە چیەگا ڕێکەوتن کراوە لە سەری یان نا ئەوە یەکێک بوو لە پرسەکانی نێوان ئێوە و پێدە نا قەسەد نانە نامە و پەیەدێدا بەحسە خاڵێ سەربازی نەبوویە دناو قەسەدێ و دەسەلاتە شامێدا بەحسە هێزن لەشکەرێ ڕۆژ نەبوویە و تجارە قەسەدێ و ڕایەدارێ ڕێڤەبەریە و پەیەدێژی نەدیتنە لەشکەرێ ڕۆژ بەشێک ji سەربازیە دبەر هەرێمێ دەبەرەوانیە دکن و قبول نەکردنە گۆلمل بە ملجیل کێلەکەوە ئەف خالەکە بڕاستی ناکوکیە نەمەدە و چارەسەرییا وێناژی ji بەرگۆ لەشکەرێ ڕۆژ حالێ حازر نەسەر خاکە کوردستانە سووریانە کێشاوانینە هەبوون و نەبوونەوە بچ ڕەنگی دەرباس بن دەرباس نابن ئەو قوناغا دواتێ حالێ حازر قەسەدێ بچ ڕەنگی چارەسەریاوانە چاوە ببنە بەشێک ji سوپایê سووریا bi çi rengî dikin ji xwe re münasib dibînin ئێمە ئەم وەک ئەنجومانە کوردی نەمعنینە بە ئالیە سەربازی و لەشکەری بە قەسەدێرە ئەوە شتێکی باشە کە سەرباری ئەوەی هەندێک با بڵێن شتی ناکۆک لە نێوان ئێوە و پەیەدەیە ماوە ئێوە و پەیەدە ماوە بەڵام ڕێگر نەبووە لە ڕێکەوتنە سیاسیەکە ئەوە بە دڵنیاییەوە
با بڵێن مامەڵەکردنێکی زۆر بەرپرسیارانەیە لەگەڵ دۆخەکە. لەبارەی فیدرالیەوە من حەزەکەم یەکشت بزانم هەڤاڵ جەدعان، سنوورەکەی دیاری کراوە کوێتانەوێ ببێ بە فیدرالی لە ڕۆژاوای کوردستان؟ کەرەماتە مامۆستا، ئەم دەبێژن شێوەیە حکومڕانیە لە سووریە بگشتی گەرەکە شێوەیە فێدرالی بێ. هەگەر ئەم بێژن ئەقلیمەکە کوردی هەبێ ئان بچ ڕەنگی بێ ئەو تخوناغات دوا دەدێ. ئەم تخوازن لە شامێ ببێ بریار گۆ حکومڕانی د سووریادا فێدرال بێ، نیزاما فێدرالی بێ. ئەم وێ دبینن مناسب ڕوونە. هەڤاڵ جەدعان لە ڕێکەوتنەکە پێم وابێ بەدەق خۆشت باست کرد، باسی دیموکراسی کراوە، باسی فرەیی کراوە، باسی ئەم فیدرالیش کراوە. ئەمانە هیچیان لە دەستورە کاتیەکە لە ئیعلانی دەستوری ئەوەی دیمەشق ڕایگەیاند هیچی باس نەکراوە. پێتان وایە ئەتوانن ئەمە بکەن بە بەشێک لە با بڵێن خاڵەکانی دانوستان، بنەماکانی دانوستان لەگەڵ دیمەشقاوە بتوانن پیچەسپێنن؟ قدرەتی چەسپاندنی ئەمە ڕاستیەکەی لای دیمەشقێک کە تەنانەت لە دەستوری کاتیشە ئامادەنیە باسی دیموکراسی و فرەیی و فیدرالی بکە. هەندێک قورس نابێ بۆ ئێوە بۆ کورد؟ ئێمە ئەم وەکە ملەتێ کورد لە کوردستانە سووریا لەسەر خاکە خۆنا ژ پێنجی و هەفتاوە لە بزاوە سیاسی هاتیە دامەزراندن و دۆزا کوردیت شۆپێنێ و داوا مافێ کورد سووریا دەتکێ دەعهدێ دعولێ ڕزگارکردن ئانجی سەرخەبوونا سووریا حتانی ڕۆژە ئیرۆ ئێمە ئەم لە شێوەیە حکومڕانی و دەستهلاتە شامێ نەڕاوەستەهانە ji ber گۆ شێوەیە حکم مرکزی بێ ئان نەلا مرکزی بێ ئان اتحاد وحدە العربیە بێ چ بێ و گەلک و جمهوری بێ بچ ڕەنگی بێ ئەم خودیە دۆزا ملەتێ خۆنە چێ نابێ ئەمژدوو ڤەگەرن ji ber گۆ ئەv ڕاگەهاندنا دەستوری ئەمژێ نەڕازینە پرانیە ملەتێ سووری و پێکهاتیە سووری ژێ نەڕازینە. کەسێک ببێ ڕاگەهاندنا دەستوری جهێ خۆت سووریادا نابینێ گەلێکی تەحبدایە بە ئالیە مرکزیەتێ بە ئالیە تەکانەدا بە ئالیە سەرۆک کۆماردا سەلاحیات و دەستلات حەمد دەستی ویدا کۆم بوونە ئەم نابینن تشتێکی درست و باشە لێ ji ber گۆ قوناغەکە بەگوهێزە انتقالیە موقتە وەلەو درێژ دانینە 5 ساڵە ئێمە ئەم نابینن نە 5 ساڵ درستن و نە ڕاگەهاندنا دەستوریژی خالنە باش تێدەهەنە ئەغلەبێ خالا ئەن پرانیا وانە ئەم و پێکهاتیە سووری ئەغلب بە ئەکتەریا خوا بە پرانیا خوا دبینن تشتێکی نەدرست و نەباشە نەڕازیبوونا ملەتێ سووری بە پرانیا خۆ لەسەر هەیە ئەمژی وەکە کورد دسەرێ وادە دبینە نەڕاستە دەوێ ئەم vê heger nebaş jî nerastiya wê ne an jî nerazîbûna me li ser em ê hewl bidin goserrast bikin xalina jê kêm bikin xalina lê zêde bikin ji bo got her kesek di Sûriya de cihê xwe di vê ragihandina destûrî de bibîne welew katiya em ê di hewildanê de bibin heger nebû ne taliya dinyaya em ji doza xwe ve nagerin heger mafê Kurd destnîşan nebe di Sûriya de Sûriyak ne demokrat bê Sûriyak etiraf bi hebûna pirnetew û pir ayîn û pir mezheb neke Sûriya istiqrar nabe di serê wa de em rûnanin heger em mafê xweşa nebin Sûriya istiqrarê nabîne Sûriya kete vê qeyrana 13-14 sala de şer û kuştin û wêrankirin û xirakirin ji ber got desthilat merkezî bû di destê aîlekê de bû destê behsekê partîkê de bû destê muxaberata de bû û kesek Sûriya xwe nedîtê de xwedanê Sûriyaya ji ber wê yekê Sûriya wêran bû em naxwazin ev tecrîbe û nimûna behs dobare bibe em dixwazin bi hevra Sûrî bi tevayî mil bi mil dest bi dest em Sûriyaka nû ava bikin bi hemû tiştê xwe nû av tiştê Sûriyayê nû ava باشە
هەڤاڵ جەدعان لەم نێوەندەیە کە باس لە دەستورە کاتیەکەکەین ئەعلانی دەستوریەکەین لە چوارچەوەی ڕێکەوتنەکەی هەسەدە و دیمەشق لیژنە پێکێنراوە بۆ ئەوەی قسەی دیاری کراو هەم لەبارەی پرسە سیاسی و ئیداریەکان پرسە سەربازیەکان تەنانەت پرسە ئابووری و داراییەکانیش بکرێ و لە کۆبوونەوەی یەکەمە کە مەزلوم عەبدیشی لێبوو لەبارەی جۆرێک لە گلەیی کراوە لە دەستورە کاتیەکە ئێستا ڕێکەوتنێکیش هەیە بەس واژۆکردنەکەی ماوە لە بینی ئێوە پەیەدە و با بڵێن پەیەدە و ئەنە کەسەیە ئەگەر وا بێ لەبارەی دەستورە کاتیەکەەوە ئەکەونە جۆرێک لە گفتوگۆ لەگەڵ دیمەشق بێگۆمان ئێمە ئەم دبینن چارەسەریە قەدیا کوردی دۆزا کوردی لە شامەیە و divê şand Kurdî bê nûnerê wê Kurdê Sûriye Kurdistana Sûriya bin û danûstandin û diyalogê bi Şamê re bikin desthilata Şamê kî bê bi çi şêweyî bê bi çi rengî bê heger ev ê hazir bin heger werine guhartin heger geyrî wa hinek tevlî wa bibin ême em dibînin çareseriya qediya Kurdî divê nûnerê rastaqîne ê milletê Kurd û tevgera siyasiya Kurdî di Sûriya de Kurdistana Sûriya ewin gol Şamê dengengeşê û danûstandinê bikin. Bi rastî rêkeftina di nav birader Mezlûm Ebdê û Serok Komar Ehmed Şerع de bûyî ew neweke nûnerê Kurd li Kurdistana Sûriya ew rêkeftin di nav wa de çêbû. Wek nûner û serperiştiya Qesedê hêzeke serbazî û leşkerî dike careseriyê leşkerî û serbazî bi hev re danûstandin kirine. Careseriya qediya Kurdî berêz Mezlûm Ebdê bi zimanê xwe bi hevalê me re di komcivîna talî de a me û peyedê de a me bi tenê jî wextiyan bi we re rûniştin dibêje me gotiya Şamê û desthilata Şamê hevalê me biraderê me serkirdê me siyasî ew ê werin gengeşê û danûstandinê ser çaresi اینجا ئێوە ئەو قسەیەتان پێ خۆش بووە وایە وا قسەیەکی بەرپرسیارانەشە بەلێ ئەو قسەی بەڕێز مەزلومتان هەم پێ خۆش بووە و هەم پێم وابێ قسەیەکی بەرپرسیارانەشە وایە ئەوەی بە دیمەشقی وتووە هەم بمە خۆشە هەم بمە خۆشە و ئەو خالاگ و گۆتیژی کۆمەلگا کوردی ئەسیلە و ڕەسەنە و ئانجی مافێ کورد مافێ دەستوری divê heme dan pê were danin û etiraf pê bibe got ew jî negotibane baştir bû ji ber bê agadariya me bê şêwira me neya me û ne peyedê ne kesî gor dibêje yanî çûbû bes çareseriyê serbazî ye ême em dibînin wextê berêz Mezlûm Ebdê dibêje ez careseriya siyasî ez nepê meعنî me an jî ez pê ne mukellefim birader nedî hene tevgera siyasî heye partiyên siyasî serkirdin ew ê herin careseriyê gengeşê bikin li Şamê ew ya dirist û rast e û em destxweşiyê lê dikin got wiha gotibe belê. Spas dikim heval Ced'an min êsta heval Salih Muslîmîş دێنمە ناو گفتوگۆکەوە و قسە لەبارەی هینەواکەین مامۆستا صالح مسلم براکی هێژایە پێم خۆشە زۆر زۆر هەڤاڵ ساڵح موسلیم هەڤاڵ جەدعان یەک دوو پرسیارم ماوە لە تۆش بمێنەرەوە لەگەڵما بەڵام گفتوگۆکەم لەگەڵ هەڤاڵ ساڵح موسلیمیشە ئەگەر ڕێبا من گفتوگۆکەم دەست پێەکەم هەڤاڵ موسلیم سڵاوت لێبێ هیوادارم باش بی بڵێن پیرۆزە ڕێکەوتنی کوردی تەواو ڕێکەوتن لە نێوان پێدە و ئەنەکەسە چەنی ماوە چی ماوە بەڵێ سلااو ڕێژ بۆ تا و ji بۆ میوانێتە و ji بۆ تەماشاوانên te gişkî ڕاستی ئەو jî hewildana ke ji bo ku gotinê me gişkî biyak bê yani peyedê dixwaze bira PNK bê û partê me NKS bê jî bi dawê li ser hevpeymanê yani gîştine hevdoyê xwastekê xwe gişkî kirine yekê ji ber wê ew jî tiştekî pîroz e ku em gişkî bi hev rabin û şandê me jî gişkî bi şandekê konibin herin bi şamêranî xweş bikin yan jî bi cî pêwîst re gişkînî xweş bikin wê tiştekî gelekî baş e. هەڤاڵ ساڵح لەبارەی پرسە سەرەکیەکانەوە بۆ نمونە فۆرمی سیستمی سیاسی لە سووریا و شێوازی بوونی ڕۆژاوای کوردستان
مافەکانی کورد ئەوانە ئەتوانی پرسە سەرەکیەکانم پێ بڵێ لە ڕێککەوتنەکەی نێوان پێنەکە و ئەنەکەسە چی هاتووە چی دێت؟ از نظام جبر از نت کمیته دا بوم براستی و حتی ناجی اب نظام جبر این کنفرانس کو دکی داوی لسر تصدیق بکت تشتکو کرنا این حتی نا در نقص ناشکره نکرنا توش نه باش دبنا بیگمان نرینه ماجی هنا و یانا کسی جی هنا لما ایپی هنا کجی هنا پشتی کنفرانس کو تابعی کردان چه به بیگمان تشتی گروه داره در کبر مگیش کن گریده ده یعنی هم پیاده هم پیانه که هم أنا كسيكش كان قريدة لا تخمين دكان تشتكوا بمن جبو قالي كرد قشكي باشا وتشتكي دينجي يعني جبر مثلا هاي يرود بها رمادا نعم بتانا أنا سرياني جي هنا عرب جي هنا عم هيبيت كان كو أمكار من قشكي بهبرا يبها رما بهبرا تاب شاندك يتشي بكن باشتر ببين باش برياد كونفرانسي ئەو کۆنفرانسەکە گەیشت بە چی هەڤاڵ ساڵح موسلیم دەمێکە خەریکن و ڕاستیەکەی ناشزانم بۆچی تا ئێستا ئەنەکەسا نەبووە بە بەشێک لە کۆنفرانسەکە بکەی ئەبەسترێ پێم وابێ نزیکنی تر شتەکانی ئەو کۆنفرانسەش تەواو بووە بەڵێ نا کۆنفرانس کۆنەشەش بووم دکە پێشمەدە ڕۆکە یان درۆجان بێت چێ ببێ یان ئەز نزانم بڕاستی ji ber ez net komiteye de ama konferansa Kurdî dibêje bi gişkî tevê bibin yani çi alî me Kurdî hene nêrîne gişkan jî hatiye standina û gişkî ji vê tevê bibin ve biryarê ku ji we de derkevin ve gişkî pêva girêdayî binin. ئەو ڕێکەوتنەی کە ئێستا لە نێوان پێدە و پێنەکە هەیە یان ئەنەکەسا هەیە لەگەڵ ئەو ڕەشنووسەی بۆ کۆنفرانسەکە ئامادەکراوە هەڤاڵ ساڵح موسلیم هیچ ناکۆکیەکی تیابێ چونکە ڕاستیەکەی من ئەوەی بزانم لای کۆنگرەکە باسی لا مەرکەزی کراوە لا ڕێکەوتنەکەی پێدە و ئەنەکەسەشا باسی فیدرالی کراوە ئەمە جۆرێک لە ناکۆکی دروستەکە جۆرێک لە گرفتی دیاریکراو بۆ یەکدەنگی کورد دروستەکە یان نا گرفتێک نییە نپرسکریکە نا لەسەر مەسەلە ئێمە تش نەهانە یعنی مافێ گەلی کورد دەبێ دەرێ هەیە بۆ مافۆنا تەنگ دەبن فەرە دەبن مەسەلەی زمانە مەسەلەی هەبوونە مەسەلەی ناسنەبوونە مەسەلەی ڕێبەبریە مەسەلەی بەشداربوونە ئێ بریارێ سیاسی ئێ ناوەندێ وە تشتانە گشتی کام لەسەر لە هەفتە بکەن ناو چ دەبێ نەبمەمە یعنی دەبێ خۆسەریە دموکراتیک بێ دەبێ ناناوەندی بێ دەبێ لە مرکزی بێ حتا دەبێ فلێکسیبل ئەو بێ ینی فێدرالیزم بێ یعنی گوتن نامەهەمە گوتن سەر ناوەڕۆکی لە هەفکردن یعنی ئەو gelekî muhim bêguman yani belkî nêrîne me û ew ê nabe yek yani ême û êPNK yan êPNK û êNKSê nabe yek lê hema ku konferans rûnişt bû biryar wê çi giştî pêva girêdayî dimînin. باش لە وەسیقەکەیە لەو ڕەشنووسەی کە بۆ کۆنگرەکە ئامادەکراوە هەڤاڵ ساڵح موسلیم ئەڵێ دەستور پابند بێ یان دان بنێ بە یەکێتی ئیداری و سیاسی ناوچە کوردیەکان کە ئەمە ئەڵێن مەبەستمان هەموو ئیداری خۆسەرە سنووری ئێستەی ئیداری خۆسەر یان چی؟ نهار نکەم بەرسی بێ بدم ji ber heta niha hîn ême konferansê me xweşik xuya nebûye û baya jî pişta alîkî dîn hêd kê pêra levdû bikine yani alî dîn rejîmê jî hêd kê hîn nîxweş li wê derê jî bibine kê çi nav lê bibe bi çavî bibe salahiyetê xwe heta çi derecê bine wê giştî di dawî de vê bêxuyekirine. باش هەڤاڵ موسلیمەوە ڕێککەوتنێکیش کاڵم ئێوە ینی مەبەستم هەسەدەیە هەسەدە ڕێککەوتنێکی دیارێکراویشی لەگەڵ دیمەشقا هەبوو ئەم ڕێککەوتنەی ئێستا لە بینی پێدە و ئەنەکەسە هاتوۆتە ئارەوە تەنها واژۆکردنەکەی ئیمزاکردنەکەی ماوە هیچ شتێک لەبارەی ڕێککەوتنەکەی دیمەشقەوە ئەگۆڕێت چونکە بمانێ و نەمانەوێت پێدەچێت لە هەندێشتا ئەگەر ناکۆکیش نەبن بەڵام کۆمەڵێک شت هەیە لە ڕێککەوتنەکەی ئێوە پێدا باس کراوە بەڵام لە ڕێککەوتنی هەسەدە و دیمەشقا باس نەکراوە لە نمونەی لامەرکەزی یان فیدرالیەت ئەمانە گرفتێک دروستەکە؟ بەڵێ
برز مظلوم کوبانی وقتا کچو به جولانی رارونشت نب نابی خود چو نب نابی قصده تنه چو پشتی جوین هانا کد نابری رببری خسر و مجلس سوریا دموکراتیک و هیزن سوریا دموکراتیک و جوینک چه ببو بریا ریوانا تشنا تیدا هاتو بنا گوتن روی چرچوه تا چو باید امضا کرد جو وقتی که داره امضا که باید نبنه بی قصد تنه یعنی هیزن سوریا دموکراتیک تنه امضا که بنه بی با سازیان و یعنی طرف کردی گشکی تمثیل که جوجبر ویاوی تشتی که بوی لسر 8 نقطان لابد کربن 8 ماده نه و ماده نه وقام دویجن خط قالينا خطوط العريضة بعربي دویجن خط قالينا اما ويا حر یک جير كوميتا گرگه يعني ما مسألة هانا كنها وين دویجن مسألة ريبرية مسألة لشکری چاو تابع ببن مسئله آبوری چاو ببن مسئله نظام چاو ببن وانا کش که کمیته هانا کنهات که بین آبا کرنه یعنی طرف کردی جد که هانا که خود درخه و رژیم جد که درخه بودشتانه کش که دور دا تینا نقاش کرن و حتی مسئله ریوبری و دستوری سوری کد که واردانی نجی کمیته جوانا علاقه خود دستور راه یعنی ما فکر کردن حتی چه درجه ریوبری چه وانا کش که دتشتي تفاصيلا ديتاينا يعني ديتاي و نقاش هانا كبينا كرن كوميتات كي بكنا وهو يقول حمد رسالة كده بمن باش هذا المسلم يعني است ام كوميتانا ايشي خوانا كان لقل دمشق والراستيكي تو يعني بيمليت او هيلا قشتياني كلا ركوتناكي بيني هسدو دمشق واجو كرا وهاتوا للرقي ام لجنانو ورده كاريان لسركري ورده كرينوا لكاتك هشتان ركوتني ايو انا كسا بطاوتي جيبجي نبوا وكونغركي اوي كهر ايوش خريكن كونغرا كرديكا اويش وثيقي طاوتي خوي بابلين واجونا كردوا درنا خستوا اكري ام لجنانا ايشي خوان بكن لكاتك دو بروجي ديكي كردستاني هن بركوتنكي انا كسو بيدو با كونغركي شو يقلاي نبو بيتنوا بله نوا کمیته هانا کو چه ببن یعنی باید کو بریار ستاندن آورن چه ببن دکی گشکی تیدا بنا انا کسیش تیدا به دکی پیدش تیدا به پینا که تیدا به طرف کردی عرب گشکی که تیدا بنا یعنی کمیته که بر فرح به ایده تایی به دور دورن نقاش کنه یعنی مثلا نام کمیته آنایاسا کمیته آنایاسا که آلیک رژیم به آلیک جیبا کمیته مبنا وانا گشکی که به دور رونن و نقاش بکنن بگمان کمیته عالی کردی دیگه هم گوش کی تیدا بنا اجبر وی یعنی نه مسئله کو ما بریار دای ونا تو یا کمیته آنا کو هر تیدا تشته نقاش بکنه یا تشته کو بخوازه پیش بده دیگه کردان گی تمثیل بکنه ما که عالی کی تنه تمثیل بکنه تواوا جارم به ولا به هفال جدعان یک دو پرسیارم لی هيا هفال جدعان لباري ام كونغري استل روجافاي كردستان خەریکن و کاری لەسەرەکەن و ناشزانم بۆ هێشتان ئەنە کەسە نەبووە بە بەشێک لە کۆنگرەکە ئەبن بە بەشێک یان نا ینی ئێوە وا ڕێکەوتنێک لەگەڵ پێدا واژۆکەن و پێدەش هێزی سەرەکی ڕاستیەکەی نێو پێکهاتەی پێنەکەیە ئەبن بە بەشێک لە کۆنگرەکە یان نا چی ماوە بۆی ببن بە بەشێک لە کۆنگرەکە ئێمە ئەم وەک ئەنجومانە نیشتیمانیا کوردی تشتا سەرەکەل پێشیامە ئەم و پەیەدێ ڕێکەفتن دناو مەدە چێبوو سەر دۆز و داخوازێ کورد دی سووریادا کۆنگر بەری وێنە ئانجی ڕێکەفتن دناو بەڕێز مەزلوم عەبدێ و سەرۆکێ سووریایە کاتی ئەحمەد شەرە هورگولیە وێنا و کۆمیتێک و شاغید ناوادە چێ ببن ئەم وەک ئەنجومانە کوردی ji ber got em neagadarin ji ber got em ne komîtê amadekarî de bûn ji ber vê yekê em ne kongir de û ne va komîta de cihê encumena kurdî wê tê de hebûna wa tinebê heta vê deqa ez bi te re diaxivim biryara encumena niştimaniya kurdî li vî kongirê Golqamiş Lowerê damezrandin hazir nabe ji ber nabîne pêwîstiyê pê heye rêkeftin di nav me û peyedê de ser kaxetek û doza kurdî çêbûye
مەسالەی ڕێڤەبەریە و مەسەلەی سەربازی و قەسەدێ بچ ڕەنگی بچ شێوەی دبنە بەشێک ژە سوپای سووری ئان بچ ڕەنگی بە هەورە ڕێکەفتنا دکن ئەوش دەربەی ڕێکەفتنا ئەنجومەنە کوردی و پەیەدەیە یعنی نابینن یەکشتم پێ بڵێ سەرباریم ڕێکەوتنەی ئێوە لەگەڵ پەیەدەیە نابن بە بەشێک لە ئیداری خۆسەر یان هیچ نەبێ ئەگەر نەشبن بە بەشێک لە ئیداری خۆسەر دان بە ئیداری خۆسەرانێن ئیدارە خۆسەر بڤی ڕەنگی بەلکی نەمێنێ وەکە مامۆستا ساڵح مسلم دبێژێ ڕێز و احتیراما مژێرە هەیە چ ڕێکەفتن دناو وا و شامێ دەچێت بن دەسەلاتە نو ئاکاتی ئانجی ئا پاشوێنە بچی شێومانە ڕێکەفتنا دناو قەسەدێ و دەسەلاتە شامێدا دبێژن ژنەها و حەتانی تالیا vê salê wê hemû xal cîbcî bibin. Yani middeta wêna şolê hefteşt heyvaya wê hemû xal bibin. Heger gihana qûnaxekê û ev rêveberî nema. An şêwê wê hate guhartin. Ji ber wê yekê em niha hiç danûstandinek, giftûgo, gengeşek di nav me û peyedê de an rêveberiyê de li ser çawa em ê bine beşek ji rêveberiya an nabine beşek hiç me nîqaş nekiriye bes ser kaxeta Kurdî û doza Kurdî. Çareseriya qediye belê. یەکشت زۆر گرنگە حەزەکەم بیزانم هەواڵجەرئان لەبارەی ڕێکەوتنەکەی پەیەدە و ئەنەکەسەوە تورکیا ئاگای لێتی یا ئاگای لێ نییە؟ بێگومان تورکیا وەکە چاوە پیرۆزباهی ئانجی رازیبوونا خۆ داخویاکردن سەر ڕێکەفتنە تەوقیعا گۆدناو بەڕێز مەزلوم عەبدێدا و ئەحمەد شەرع دەچێ بووی ئەردۆغان بە زمانێ خوا ئەرێنی کریە و گوتیە تشتێکی باشە وەختەیە کوشتن و وەختێ نەمێنێت ناو سووریا خۆب خۆدا وەختەی ڕێکەفتن ناوا دەچێ ببن بە ئاشتیانە تشتێکی باشە بێگۆمان ئەف دکەوێ دناو پرۆسەیە لە تورکیاژی دمەشێ بەلکی باندۆرا خوا ڕاستەقێنا لە پرۆسا گۆل سووریاژی بمەشێ هەبێ و بە ئەرێنی بێ نە مثلا براستی ئەم دبینن تشتێکی باشە وەختەیە گۆ دەولەتێن دەردۆرێژی نەمەعتەرض بن و ئاریکار بن بە ملەتێ سووری تەواوی و بەربستقراری هەرێ سووریا ئەv شەڕ و کوشتن و وێرانکردن و ناکوکیت ناو سووریا خۆب خۆدا پێکهاتیە سووریا دەڕابن ji bedêla got bibin terefek jê hege bibin arîkar çareseriyê re wê gelekî ji me re baştir bî. Spas dikim. Heval Salih Muslim موقفی تورکیا لەبارەی دووشتەوە پێ بڵێ هەم ڕێکەوتنەکەی پەیەدە و ئەنەکەسە هەم ڕێکەوتنەکەی هەسەدە و دیمەشق بەڕاستی ئەگەر تورکیا ئەوەندە خۆشحاڵە بەم ڕێکەوتنانەوە ئاگای لێتی بە تایبەتەوەی هەسەدە و دیمەشق بۆ ئێشتان هێرشەکان لەسەر ڕۆژاوای کوردستان بەردەوامە؟ دەستێژی هەندری ما ناکێ بەریا ڕێمای کۆماکردی ما شامێرە کردی ما تورکی ڕە ناکردی تورکیا حتانا هەنێک هێزێ خواهانە ئێریش دەکەنە لەسەر بەنداوێ تشرینە و لەسەر کارەخۆزان بێگومان بایا تشتێکی نادروستە بایا لازمە نابێ و تەخمین دەکەم ژێ یعنی حتانی ڕێژیمی سووریە باینی یعنی ئێ جۆڵانی ئەوش بی تشتێک قبول ناکەن ئێجا ترکی کو گوتن خواهانی زمانه از جای ممنونم نه ممنونم هم دخوازن تا هر کس ممنون ببه هر کس دجمانه منه که امجی دهندر برده بکیفی خواه به هورا ما سربست بردم هم به هورا بکن لما خوابن و تشتیهان کوانی دستریجی هندر دکن بینه باید چهتن کنها شری مدکنه و دکنه هم هیوی کن کوانجی دفجی بردن یعنی براستی که آرامی دخوازنم برای آرامی خواهم خواه کانون بکن بێ دەسوەردانی تورکی هەواڵ ساڵح مسلیم بە دیاریکراوی پێم بڵێ مووقیفی شەرع یان جۆلانی نازام تۆ پێم وایە بە جۆلانی ناوت نابام لیژ وەکو تۆ بە جۆلانی ناوی بنێم مووقیفی جۆلانی چیە لە هێرشەکانی تورکیا بێدەنگە پێی ناخۆشە چۆنە پەیوەندی جۆلانی بە تورکیاوە ئەزانین چۆنە و چۆن نییە بێدەنگە یان بۆی هەنە کونا ئێریشی مەرکن دخوازە بڕە هەمشات بێ حەمزات بێ گوچ بن وانا حتانا دبنم بشکن جو ارتش سوری نه یعنی ارتش سوری کوچی یکتیو که خواچه کری
وبناجي وجفينا هانا كوبابرا رنشتي وراون جولاني كرنا الشرع شرعيات أنا كي كرنا سرو كومار وانا قشكي لابد رنشتن وانا شرعيات دايكي جا وانا قرقا أمري خوش شرع بقرن حكومات رجيم سوري بقرن حتى نكرنا حتى نسكن عندنا يعني أم نزانن براستي أم ببيجن چه أم ببيجن مثلا برجيم إيرانا يعني أم شر رجيم كنا يعني دبي أو قزلال بكن دبي شرع قزلال بكن شرع كوانا ديوا يقري داينا دبي بسكينة كنا سكينة معنا أو شر لسر مدكي باشە پێت وایە شەرع پێی وتون کە هێرشەکانتان ڕابگرن بە حەمزات بە ئەمشاد بەوانەی دیکە پێی وتون یان بێدەنگە هیچ ناڵێت چونکە پێ دەچێت لە ژێر کۆنتترۆلی ئەوانە بێ لە ژێر کۆنتترۆلی تورکیا بێ بێدەنگە حتى نەگوتی ئەرێنە شک نەگوتی باش یەک پرسی دیکە بۆ من گرنگە ئەڤاڵ ساڵح موسلیم لە دوایی پەیوەندی تەلەفۆنەکەی دۆناڵد ترەمپ و ئەردۆغان لە ناو خۆی تورکیا هەنگاوی ڕادیکالمان لە ئەردۆغان بینی ئیمامۆغڵۆی خستە سجنەوە دۆسەی بۆ کردەوە باسی تیرۆرەکە بۆی هەیە لە بەرامبەر سووریاش بە دیاریکراوی بۆ ڕۆژاوای کوردستان هەنگاوەکانی ڕادیکالتر بن یان پێ ناچێت پەیوەندێکی دیاریکراو لەو بارەیەوە هەبێ از تخمین دکم یعنی رژیم ترکیه بخواه پرسگری که خواه هندرین گلکی هنه یعنی نایرو جالی آبوری دا جالی سیاسی دا دیپلماسی دا پرسگری گلکی دندر دا هنه و یک جا پرسگری که وانجی با شریحانی که به کردان را دکه یعنی با پرسگری که جوده او جوده صدام وید تنگایی که ترکیه جیان دکه هم جالی سیاسی دا جالی دیپلماسی دا جالی آبوری را کشکی شری کردان راه جا هوا کی دخوازه خوشتشنا خلاص بوده یعنی وای از تخمیناکم که جبو سوریه یا جبو روجاوا مسئله وی امام اولو چه ببیس باور ناکم وڵای من ئەوەی کە ئێوەم لەگەڵایە هەڤاڵ ساڵح موسلیم بە دەرفەتی زانم پێم وا بێم ڕێکەوتنەی بینی ئێوە با بڵێن پێدە و ئەنە کەسە هەم ئەمریکیەکان هەم فەڕەنسیەکان سەرپەرشتیان کردووە بە گوێرەی زانیاریەکان بۆچی لە ماوەیە لە تەنیش ناوی ئەمریکیەکان زۆر باسی فەڕەنسیەکانی ژەکرێ لە ڕۆژاوای کوردستان مەسەلەکە چییە بۆی هەیە ئەمریکا بکشێتەوە فەڕەنسا لەوێ بمێنێتەوە تۆ پێم بڵێ تۆ زانیاریت زیاترە بێگومان یعنی ئێرە ئەمریکان و دکنە یان فرانسیۆن دکنە بێگومان بەرژەوەندی خواهانە ینی بەرژەوەندی خوا ئارامی کورد ڕۆژهەڵاتی ناوین چێ ببێ ئەو نادەبێژن دوێ ئەم دخوازن ئارامی ڕۆژهەڵاتی ناوین چێ بێ ئەم دخوازن بەرژەوەندی مە بمەشە یعنی بێ شەرێک و لە سووریە دەبێ و حەتان گشتی تێدا خەسارکردنە گشتی تێدا وەنداکردنە بەرژەوەندی خوا وەندەبوونە پرسگرێک جوان ڕۆژی چێ بوونە جا دخوازن باوەکی چارەسەر بە بێ چارەسەرێژی ئێرۆ هیچە کول هەرێمە گەلی کوردە نه لە سووریە تەنە یان ڕۆژهەڵاتی ناوین تەبایی ئەجبەر وی هەبژی دخوازن باریکار مەش بۆ کە ئارامی بێنج بۆ بەرژەوەندی وان من جوابێکم ئەوەیە هەڤاڵ ساڵح موسلیم ئەمریکاش بکشێتەوە فەڕەنسا ئامێنێتەوە یان نا ئەوەم پێ بڵێ ئەس تەخمین ناکەم فەڕەنساجی ببینێ ژبەر وەنا کۆلیسیۆنە ناونەتەوەی گشتی بەهاوڕە حەرەکەت دکن حتا ناکو یەک بریارەکە دەستینە ئەیدین ژی دکن لە ئەمە لەردە پارە بەدکن یعنی کارێکی وایە دکە هەبدە کاری وانە هەبدە تەمام دکن ێ فرانسیۆن و ئەمریکیە باش هەڤاڵ ئەخیر پرسیار هەڤاڵ ساڵح موسلیم ئەم ڕێکەوتنە لە بینی پێدە و ئەنە کەسای واژۆ کرێتەوە و بەس ئەوەندەی ماوە ئەمە ئەبێ بە قۆناغێکی با بڵێن لا ڕەجعەتە ئەنهو تەواو ئەمە خاڵێکی دیاریکراوە کە لە پەیوەندی نێوان ئەنە کەسە و پێدەیە پێی گەیشتوین بەرەو پێشەوە هەیە بەڵام بەرەو دواوە نییە بەڵێ بڕاستی ئەز نانزم یعنی چه پەیمانە دەچی ئیمزاکردنە ژبەر کۆمیتێ مەیانە کو بە ئەنە کەسێ ڕۆژنشتیە کۆمیتاکە تایبەتە نا پێدە گشتیە بۆ کۆمیتا ئەوەیە ئێکۆ لەسەر پەیمانە گشتی سەکنێ و ئەو ئێهانە کۆ کۆنفرانسە کوردی گشتیان یاردەکە ئەوە ئەس بخوا یعنی وەک شەخصمە ئەوەی وان نادینە کو چ هەردووکردنە چ نیقاش تێدا بێ من نەدی یان بڕاستی باش سپاس دەکەم هەڤاڵ جەتان ئەخیر پرسیار بۆ تۆ هەمان پرسیار خاڵی وەرچەرخانە گەڕانەوەی تیانیە تەواو ئەمە لە پەیوەندیەکانی نێوان هیچ نەبێ پەیوەندیە سیاسیەکانیان تێگەیشتە سیاسیەکانی بینی پێدە و ئەنە کەسە بە کورتی کاتم نەماوە ئێمە گوهارتنێ مەزن لە شەرق ئەوسەد ڕۆژهەڵاتە ناوەڕاست چێبوونە
غەزا دەست پێ کرد و لبنان و ڕژێما بەشار و پرۆسا سیاسی ئانجی ئاشتیانە یا تورکیا و هاتنە ئیدارەکەن و لە ئەمریکانە دەبێ ئەم حەمد بەرچاابێ خۆڕەڤێنا دەرباسکن و دەبێ ئەمواز لێ بێنن ئەف ساڵێ درێژ و قوربانیە گەلک مەدان وەکە کورد دەبێ ئەم بێژن دۆزامە سووریادەیە ئیشێمە کێشێمە لە سووریا چارەسەر دبن لە شامێ چارەسەر دبن بیەکڕێزیە مالا کوردی و یەک هەلوەستا مالا کوردی سەر دۆزا کوردی و مافێ کورد ئەفتەنێ مەدگهێنێ ڕێکە درست مەدخێ سەر سکێدا مەدووری کێشاب دەولەتێ دەردۆرێ ڕەدکێ تایبەت ژی تورکیا کێشامە بە تورکیاە وەک کوردێ سووریا گەرەکە ئەمواز لێ بێنن ئەمبەرێ خۆ بدنە شامێ ئەم حجەتە دەستێ کەسیدە پەیدا نەکەن ئەفژی چلۆ پەیدا دەبێ چلۆ درست دەبێ وەختەی هەلوەستا مە یەک بێ کاغەتا مەیە کوردی و دۆزا کوردی یەک بێ ئەمکارە بن بهێلن سووری بتەڤایی بە ئەغلەبێ خوا ئەرێ بکەن سەر دۆزا کوردی و داخوازێ کورد و دەولەتێ دەردۆرێژی ئێ هەرێمیژی نەدژبن و شەنسەکی مەزن هەیە ژملەتێ کوردرە دعمە دەولی ئەمریکان و ئۆروپی گەلێکی پشتگێرن و پالپشتن ژملەتێ کورد و دۆزا کوردیرە دەبێ ئەمێ دەرفەتێ هەندا نەکەنج دەستێ خوا سەرێ وێنادا یەک ڕێزی و یەک هەلوەستا کوردیە سپاس دەکەم جەدان ئەلی سەرۆکی نوێنەرایەتیە سەر هەرێمی کوردستان گەلێک سپاس بۆ تۆ هەڤاڵ ساڵح موسلیم ئەندامی کۆنسەی هاوسەرۆکایەتی پێدە سپاس بۆ تۆش لەگەڵ مابووی لە ڕۆژاوای کوردستانەوە دەست خۆش سپاس سەر شەڕۆن سلااو ڕێژ بۆ مەمنون سپاس دەکەم بەدوعا